دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من هاتمەوە خزمەتتان. میوانداری کوڕە بچووکی ڕەشاد موفتیمان کردو، ئەویش مامۆستا ئیحسان موفتی. جا ئەمە شێخاتیمان نەکردیە تاکو باوک بمری و کوڕەکەی جێی بگریتەوە بە ڕوحی کوردایەتی پەروەردەدراینە. لە شوێنێک دەڵێ لە کتێبی نامەکان کە هەر باسی ئەو مزگەفتە دەکەی، دەڵێ وەکو زانکۆی ئەزهەڕی قاهیرە لەو سەردەمەدا ڕۆڵی بینیوە. جا بۆیە هەر فەقەیەک لە مزگەفتی قەڵاتی دەرچووبە ئیجازەی وەگرتبە گوندەکانی هەولێرە دەوروبەری هەولێرێ وەردەگیرا و تا عمری مایە دەبێتەوە مزافی مەلافەندیە. بەجلی مەلایەتیەوە چۆتە دائیرەی ئەمنی ئەو کاتە و بۆ ئازادکردنی کۆمەڵێک کرد. خۆ من ناهێنم ئەو ژنانە ئەو شۆ لە سزم ببینێن بە مدیر شورتت بلێ ئەو کچ و ئافرەتانە بەجێ بێنن ڕەڵایەکەن ئەگەر دەتەوێت حەبسیان بکەی هەموویان بینە ماڵی من. چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.